هاوڕێیان ێژام کاتتان باش. ژیری مرۆ کرد تیغێکی دوودەمە، هەم بە باشی دەبڕێ هەم بە خراپی، بەبێ بزانین چۆن بەکاری دێنین. ئەم تەکنەلۆجیە ڕەنگە چوارەم شۆڕشی زانست بێ لە مێژووی نوێی مرۆڤدا. یەکەم شۆڕشی زانستی مەزنە سەدەی 16 و 17، دووەم شۆڕشی کوانتەم سەرەتای سەدەی 20، سێەم شۆڕشی ئینتەرنێتە ئەمیش هەر سەدەی 20، چوارەم پێدەچێ شۆڕشی ژیری مرۆ کرد بێ سەدەی 21. ژیری مرۆ کرد کاراسانیمان زۆر بۆ دەکات لە گوزارشت لە خۆکردن. بۆ نمونە جۆرێکی دیکە لە وێنە کێشان دێنێتە گۆڕێ کە نە فۆتۆگرافە نەوێنەی کێشراوە، بەڵکو جۆرێکی دیکەیە لە هونەر. خۆ ڕەنگە هێشتا ناومان لێ نەنابێ بە هەمووی دەڵێین ژیری مرۆ کرد. ڕەنگە سەختترین ئاستەنگ ڕوبەڕووی هونەری ژیری مرۆ کرد ببێتەوە بیرۆکەی نێو ئەندێشە چۆن بنەخشێنرێ. ئەم تەکنەلۆجیە تەنیا لە هونەری وێنە نەخشاندا ناوەستێت. ژیری مرۆ کرد دەچێتە هەموو کنوکە لە بەرێکی ژیانەوە. خۆگەر باسی هونەر بکەین لە داهاتوودا، لە داهاتوێکی گەلێک نزیکدا هیچ فلیمێک نابینین بەبێ ژیری مرۆ کرد بەرهەم بهێنرێ. بەڵام کە بەرهەم دێ جۆرێک لە فیلم بە ئێمە دەناسێنێ کە پێشتر هەرگیز بەو بە بڕشتیە نەماندیوە. ژیری مرۆ کرد زۆر بەخەستی لە تەکنەلۆجی دەنگدا بەکارێت. ئەمیش لایانی گەشی گەلێک زۆرە، بەڵام دیارە لایانی دیکەشی هەیە. چەند دەکرێ بە جوانی بەکار بهێنرێ، هێندەش لە تاواندا بەکاردێ. ئەو وێنانی لێرەدا دەیبینن هەمویان بە ژیری مرۆ کرد نەخشاون. هەڵبەت لە هەموویشیانە وێنەیەکی خۆم ئاوێتەیە. ئەو ئاوێتە بوونە چۆنە بەڕاستی گەلێک ئاڵۆزە. من سوپاسیواکەم لەم بەشەدا هاوڕێم بوون. هیوادارم بیرتان نەچێ سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن.